که زندی بمراد به لشاره زور اوریاد نهادا روش شوایا و چه در باز دبلور بەڵێ مراد ئێمە ئێستا لە بەردەم قایمقامێتی قەزای شارەزورین چەند کاتژمێرێک پێش ئێستا خۆپیشاندەران هێرشیان کردە سەر بارەگای سەرجەم حیزبەکان بەبێ جیاوازی بەڵام لە نێو بارەگەکاندا لەگەڵەوەی ئاڵای بارەگای حیزبەکان هێنان خۆپیشاندەران ئاڵای حیزبەکانیان لە سەر بارەگەکانیان لابرد لەگەڵەوەشدا وریایی هەموو حیزبەکان لابراوە ئاڵای هەموو حیزبەکان ئاڵای هەموو حیزبەکان لابراوە لەسەر بارەگەکانیان بەڵام لەگەڵەوەشدا بارەگەی کۆمەڵی ئیسلامی وەک خۆشیان ئاماژەیان پێدا و ئێمەش چوین سەردانی بارەگەکەمان کرد زیانێکی زیاتری لە چاو بارەگەکانی تر پێگەیشتووە ئێمە ئێستاوە لە بەردەم قایمقامێتی قەزای شارەزورین ژمارەیەک لە پۆلیسەکانی قەزاکە لە حاڵەتی ئامادەباشیدان و قایمقام و بەڕێوەبەری ناحیەی وارماوە هەر لە بینای قایمقامێتدان بۆ لە کاتی دروستبوونی هەر خۆپیشاندان و بارگرژیەک لە قەزاکەدا بۆ ئەوەی هەوڵ بدەن بارەگای حیزبەکان بپارێزن لەگەڵ فەرمانگە حکومیەکان بۆ قسەکردنی زیاتر و چۆنیەتی ڕەوشی قەزاکە دەچینە لای بەڕێز کاک سۆران عەلی قایمقامی قەزای شارەزور کاک سۆران ئەو بارەگانانە ئەو بارەگای حیزبانە کە هێرشیان کرایە سەر یاخود ئاڵاکانیان هێنرایە خوارەوە چەند بارەگا بوون و ئێستا ڕەوشی قەزاکە لە ڕەوشەکەی چۆنە؟ بەداخەوەکو سەرجەم قەزانە حەکایەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە قەزای شارەزوری خۆپیشاندەران چوونە سەر بارەگای حیزبەکان سەرەتا چوونە سەر بارەگای پارتی دیموکراتی کوردستان لە ناحیەی وارماوە دواتر لە قەزای شارەزور دواتر چوونە سەر بارەگای یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و ئاڵای هەموو لایەنەکانیان داگر بە حیزبی سۆسیالیست و هێنی شمالی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دیارە زیانی بارەگاکان جیاوازە لە شوێنە زیاتر و لە شوێنە کەمترە خۆ هیچ کەس پێی نەوتون کە زیانێکی زیاتر بە کۆمەڵی ئیسلامی بگێنن یا بە فلان لایەنی بگێنن ئەمە لە هەموو قەزاکانە ئەمە ڕوویاوە دواتر ڕوتیە و خۆپیشاندانە گۆڕا چوونە سەر پەروەردەی شارەزور و لە ئێستا قەزای شارەزور ئارامە من داواکارم لە هاوڵاتیان کە خۆپیشاندان مافی سروشتی و حەقی ڕەوای هەموو کەسێکە دیارە خۆ کارمەندانی پۆلیس موچیان وەرنەگرتووە خۆ قایمقامیش موچەی وەرنەگرتووە خۆ هەموو چین و توێژەکانی کەس موچیان وەرنەگرتووە ئومێد دەکەم گەرە خۆپیشاندانە بەردەوام بێ بە شێوەیەکی مەدەنیانە بێ ئێمە لەگەڵ پاراستنی هەموو بارەگاکانین ئێمە لە کاتژمێر نوێشەوە بارەگای پارتی دیموکراتی کوردستان لە قەزای شارەزور و لە ناحیەی وارەوامان وەرگرتووە لە سەفەرمانی سەرۆکایەتی بڵین پارتی دیموکراتی کوردستان هەردوو بارەگاکە پارێزراوە تا یاسەیە جگەلەوەی کەەوە و بارەگاکانی تر بەرباران کراون نیشی لە ناتوە باسی لە بارەگەکانی پارتی دیموکراتی کوردستان کرد لە سنووری قەزای شارەزور بارەگەکانیان لە ئێستادا بەدەستیەوەیە هیچ یەکێک لە بارەگەکانیان ڕوبەڕووی سووتان یاخودی هێرشێکی زیاتر نەبووەوە لەوێ وەک خۆ ئاماژە پێدا لە شەوی ڕابردووە بەدەستانەوەیە ئێستا هێزی ئەمنی لە نێو بارەگەکاندان یاخود کێ لێیە؟ ئێمە و بارەگانێک کە وەرمانگردو هەردوو بارەکە پۆلیسی لێشیان لە ناحیەی وارماوەیە کە لیژین ناوچەی وارماوەی پارتی دیموکراتی کوردستانە ژمارەیە کارمەندی پۆلیس و ئەفسەرێکی لێیە بە هەمان شێوە لە قەزای شارەزوریش نەقەیبێک و ژمارەیەک ئەفسەری لێیە و پاراستنیشی بارکی سەرشانی خۆمان نەزانین هەم بارەگەکانی پارتی دیموکراتی کوردستان و هەم بارەگاکانی تر ئەوانە ئەرکیزایانە ئەمدەکانە کە بیان پارێزون نێڵن زێری پێبگا و هیچ چی دەتوانەمان بە یەکین کەی زێرێک بە بارەگە سەرجەم لایەنەکان لەگا و کارێکش بین کە ئەم خۆپیشاندانە بە شێوازێک بێت کە بەرژەوەندی گشتی میلەتە ڕەچاو بکرێەوە لایەنەکانی تی دەرساو بکرێت لەبەری هەموو زیانەکان لای ئێمە وەکو یەکوان بەلای ئەمەشەوە گرنگەوەیە کە کەسێک لە قەزای شارەزوری یاخود جێگای کە شەهید نەبێ برینان نەکرێت لەبەری شوشەکان چاکە بنەوە بینەکان نوێکردنەوە بەڵام کەسەکان زیرو نابنەوە. کاک سۆران جگە لە پۆلیسی محلی پۆلیسی سەر بە وەزارەتی ناوخۆ هیچ هێزێکی تر هەیە بارەکەکان بپارێزیە یاخود هێزەکانی ترچین کە مەسەلا لە چواردەوری خۆپیشاندەرانەوەن یاخود بەرگری لە دام و دەستگاکانی حکوومەت و هەم بارەگا حیزبەکانەکەن جگە لە پۆلیس هیچ هێزێکی تر هەیە لێرە؟ ئێمە لێرە لیژنەی ئەمنیمانەیە کە بێگاتووە لە قایمقام سەرۆکی لیژنەکەیەوە بەڕێوەبەری ناحیە ئەندامە و عەمی سلێمان لێرە بەڕێوەبەری پۆلیسە ئەندامە لەگەڵ عەمی جەوەریش ئاسایشە سوپاس بۆ ئاسایشش کە بەردەوام هاوکاریمانەکەن ئەوەی لە قەزای شارەزور کە هەیە منی ئەم قەزایە پارێزێ بەڕێوەبەراتی پۆلیس شارەزورە بە هاوکاری یاریدەتی ئاسایی شارەزور. زۆر سپاس بۆ بەڕێز سۆران عەلی قایمقامی قەزای شارەزور وەک لەوێنەکەدا دیارە پۆلیسەکان و قایمقام پێشتر ئاماژەی پێدا سەرجەم هێزەکانیان لە حاڵەتی ئامادەباشیدان بەڵێوریە تەنها وێزانە تەنها لەوێ هەنیان لە بارەگاکانی حیزبەکانیشان کە وتە تێریشیان کراوەتە سەرێنی هێز تەنها لە قایمەقامەتیان ئەما وەکو یەدەک وەکو ئامادەباشی